باز لە شێوازی میکەپکردنەکەین بەڵام بۆ وەرزی پاییز با بزانین میکەپێک کە لە وەرزی پاییزا بکرێت لەگەڵ وەرزەکانی ترا چ گۆڕانکارێکی بەسەرایەت ئەو تۆنانە ئەو دەنگان ئەو ڕەنگانەی کە ئێمە بەکاری هێنین لە وەرزی پاییزە کام ڕەنگانە باوترین ڕەنگن وا باشتە پێش میکەپەکە ئەو کرێماتانەی کە ئەی لە دەموچاوت ئەبێت چۆن بێ بەپێی وەرزەکان ئەشێ گۆڕانکاری بەسەرا بێت یاخودنا ئەمان و کۆمەڵک بابەتی تر گفتوگۆکەین لەگەڵ خات و شان و مستەفا کە بەڕێزیان میکەپ ئارتستن ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە. خات و شان و سڵاو لێ بێ زۆر بەخێر بخێر خات و شان زۆر بەخێر بێ سەر چاوان بەر لەوەی کە بچینە ناو گفتوگۆکانمانەوە لەسەر میکەپەوانە پێمان بڵێت تۆ خۆت ئەزمموی چەند ساڵە لەم کارایە چۆن هاتیتە نێوم بوارەوە؟ بەشێکی زۆر سوپاسانەکەم کە بانگێشتان کردم بۆم بەرنامە جوانە بۆ هیوای کە بتوانم سوودێک بە ئێوەی ئازیز و بە بینەرانیشتان بگەێنم. ڕاستەکەی من خۆم هەر لە تەمەنی 15 ساڵێوانە زۆر خولایەکی تایبەتم هەبوو بۆ میکیاجکردن بە حکمێک کە باوکم دوکانی کەمالیاتی هەبوو لێرە دایما ئەو شتانە ئەو پرۆدوکتانە لە بەردەستمان بووە توانیمە پرۆدەکتەکانیش باشە ناسی باڵێ ئەتر لە دوای ئەووانە وردە وردە دەستم کرد بە میکیاجکردن بۆ هاوڕێکانم بۆ کەس و کارم بۆ خوشکەکانم بۆ بۆنەکان سپاس بەخوا زۆریان بەدڵ ئەبوو و لە سەر دەموچاوی خۆشم کە میکیاجەکەم ئەکرد زۆریان بەدڵ ئەبوو وای لێ هاو کە داوایان لێ کردم من ڤیدۆ بکەم لەسەر ئەو میکیاجانە بۆ ئەوەی ڕوونکردنەوە بم کە چۆن ئەیکەم میکیاجەکەم ئیتر ئەوە بوو دەستم کرد بە ڤیدۆکردن سپاس بۆخوا بینەرم پیا کرد توانیم کە دڵی خەڵک بەلای میکیاجەکەم ڕابکێشم وای لێ هاو کە داوای پرۆدوکتەکانیان لێ ئەکردم لەبەر ئەوەی لێرە لە کوردستان هەنێک کەس هەبوو دەستی ئەکە و بەڵام زۆر سیقان بە پرۆدوکتەکان نەبوو داوان لە من کرد من وەکو یارمەتیە کردم بە ئیشی ئۆنلاین ئەم نارداوانە بۆیان بەڵام بە خۆشحاڵیەوانە ئیشەکە زۆر باش بوو زۆر سیقان پیا کرد وای لێ هاو کە بتوانم دوکانێکی بچووک دابنێم لێرە لە سلێمانی ئیتر لە دوای ئەوانە چونکە بەڕاستی وای لێ هاو کە من نەم ئەتوانی زۆر جاوی نامەکان بەمەوە بەپێی پێویست لەگەڵ یانە بچکە ماشەڵا زۆر بوو بەڵێ باشە خاتشان و ینی زۆر جار ئەوانی کە بواری میکەپن بە ئەزمون فێرەبن هەندێکیان هەندێکیان بە خول و وەرکشۆپ و ینی دەوراتێک کە ئەیبینن بڕوانامە گرنگە لەم بوارەیە ینی تۆ خۆتیش بڕوانامەکەت بەدەست هێناوە لە بواری میکەپ ئارتیستیە؟ بەڵێ بەدەستم هێناوە سپاس بۆ خۆش بڕوانامەکەم لە ئەڵمانیا بەدەستم هێناوە لە هەموو جیهان باوەڕ پێکراوە ئەتوانم لە هەموو شوێنێک ئیشی پێ بکەم بەڵێ خۆی میکئاپکردن ئەتوانم بڵام وەکو وێنە کێشانێک وایە یعنی تۆ ئەبێ بەڕاستی زۆر ورد بیتایە و هەروەهاش حەزێکی خۆتی ئەبێتیا بێت ئەو ئیشە لەبەر ئەوەی لەو کاتەیەک تۆ ئەتوانیت جوانترین ئیش لەسەر ئەو دەموچاوە بکەیت بە کوردەکەی دەموچاوەکە وەکو لەوحێکی لێە بۆ تۆ یعنی ئەتوانیت بە دڵی خۆت وێنەی لەسەر بکێشی. باشە ئەپدێتکردنەوەی ئەم زانیاریانی میکەپ ئارتیست چەندە گرنگە چونکە زانین لە هەموو بوارەکانە پێشکەوتن زۆر خێرا هەیە زۆر گۆڕانکاری ڕۆیە چەندە گرنگاوانی کە میکەپ ئارتیستن شارەزای تاویان هەبێ زانیاری تاویان هەبێ لەسەر ئەو مۆدێلە تازانی کە لە ئێستا هەیە لەسەر ئەو گۆڕانکاریانی کە لە بواری میکەپ ڕۆیات. بەڵێ ئەوەش زۆر گرنگە چونکە ئێمە دایمە ئەبێ لەگە سەردەما بڕۆین ناکرێتەوە لەسەر میکیاجێکی مۆدل کۆن هەر بەردەوامبی لەبەر ئەوەی یەکەمەن ئەو بینەرەت نامێنێت و هەمەنیش شتەکە کە مۆدلی نەما جوان نییە کاتە کارەکەت لێ یەک قاڵ بە ئەمێنێتەوانە بەچیش ئەتوانیت تۆ ئەو ئەزمموی خۆت زیاتر بکەیت یان ئەبێ خولی تر ببینیت یان ئەبێت زۆر لەگەڵ ئەم سەردەمەیە سێری ڤیدۆ بکەی یوتیوب بکەی بۆ ئەوەی باشترین ڕێگە بۆ خۆت هەڵبژێری کە چۆن بیکەیت چونکە هەر یەکە و ڕێگەیەک بەکار باشە خات و شانەوە ئێستا کە لە وەرزی پاییزین بۆ نمونە ئەشێت لەگەڵ گۆڕانی وەرزەکانە میکەپەکانیش ئێمە بگۆڕین بۆ نمونە بڵێ ئەم فاوندیشنی کە من بەکارهێنم وەرزی هاوین باشە ئیتر کاچینە وەرزی سەرماوە ئەبێ فاوندیشنەکە گۆڕانکاری بەسەرا بێ بەزەبت
لەبەر ئەوەی ئێمە پێستمان گۆڕانکاری بەسەریەت لە کاتی گۆڕانکاری پێستەکەشە ئەبێ بە پێی پێستەکە بی گونجێنی لەگەڵیا یعنی ناتوانانی مەسەلەن تۆ لە هاوینە ڕەنگە پێویستیت بە فۆندیشنێک بێ کە ئولفری بێت لەبەر ئەوەی تۆ بە مروری بڵێن ڕۆژەکە ڕۆن دەرئەکەی تەوانێ لەبەر ئەوەی پلەی گەرمە بەرزە کونیلەکان ئەکرێنەوەن و چوری دروست ئەکات تۆ ئەو چوری ئەیتوانە بە تەبەقەی میکیاجەکەت ئەگەر ئەو فۆندیشنە خۆی ڕۆنی تیا بێت لە هاوینە یەتە خوارەوانە و جوانەکەی نامێنێ کەواتە زستانان ئەتوانی بەکاری بێنی لەبەری ئێمە پێستمان وشکترە سەرام وەرزەکە وەرزی پایزە چۆن گرنگی بە پێست بین وەڵاهی بەڵێ ئەوەی کە زۆر گرنگە و حەزم کردو دایمە بیخەمە دڵی هەموو ئافرەتێکەوانەیە شێدارکەرەوەیە چونکە چەند گرنگە ئێمە لە ڕۆژەکەیە ئاو بخۆینەوان و گرنگی بە ئاو بین ئەوە نەش گرنگە کە ئێمە شێدارکەرەوەمان هەبێ دایمە بەڵام بە معنای کەلیمە با شێدارکەرەوە بێت ینی هەنێک کرێمات هەیە با بڵێ ڤیتامینی تری تێکەڵایە بە مەبەستی دروست کراوە کە تەنها شێدارکەرەوە نییە بەڵام تکایە کە ئیکڕن بە مجەڕەت شێدارکەرەوە بێ چونکە هەر بهێنەرە بە چاوی خۆ تۆ لە ڕۆژەکە ئەتوانی هەموو کاتەکە ئاو بخۆیتەوە بە تامی خەیار یان بە تامی لیمۆ ینی ئیلا پێویستی بە ئاوەکە هەر هەیە پێستیش هەمان شتە پێستیش ئەبێ ئەوەنە گرنگی پێبێت کە دایمە شێداڕایگری حتا تۆ شێداڕایگری جوانتر ئەمێنێتەوە سافتر ئەبێ لە کڕینی شێدارکەرەوەیە خانمان چی بزانن باشە خانمان ئەوە بزانن کە با بڵێن مادی تری تێکەڵ نەبێ بۆ نمونە ئەی کڕن نووسراوە لەسەری ڤیتامین سی تێکەڵە بۆ نمونە نووسراوە ئانتی ئەیجی تێکەڵە یعنی دژە چەچی باشە ئەمانە خۆی لە ئەسڵە ئەبێ لە ڕووی سیرۆمەوە بدرێ بە پێست نابێ کرێم بێت جا حەزەکەم ئەگەر دەرفەت هەبێت باسێکی ئەو تەبەقانە بکەم ئێمە هەمومان پێستی مردوو لەسەر پێستمان هەیە و بە مروری زەمانیش خۆی ئەمە هەر دروست ئەبێتەوانێ بۆیە زۆر گرنگە کە ئێمە ئەو پێستە مردووە لابەری ئەم بڕواکە حتا ئەو پێستە مردووە لەسەر پێستی بەولات نەبردی بێ نەسیرۆم کارت تێگا نەکرێمیش کارت پێستە مردووە ئەو پێستە مردووە بە من دایمە باسی لفکەیەک ئەەکەم وەکو دەستکێشە تۆزێک زبرا بەڵام ئاوا بڵێن ڕیشۆڵەکانی ینی زۆر تایبەت دروست کراوە بۆ پێستپاکردنەوە پێستیش هەمووی تەبەقەیە کاتێککە ئێمە چینە حەمامەوانە یان بەلانی کەماوانە هەرێکەمان 15 دقەمان هەر پێ ئەچێت تۆ لەمای ئەو 15 دقە هاڵم هەیە لە حەمامەکە و ئەو پێستە مردووە خۆی لەگەڵ تەبەقەی ژێرەوەیە جیا ئەکاتەوانە ڕەنگە تۆنی بینیت بەڵام ئاسانتر لێ ئەبێتەوە ئەو کاتە تۆ ئەو خسوولەیە کە بۆ پێستی خۆت کڕیوتە تکە هەر کەسەوە بێ بۆ پێستی خۆی بیکڕێت کە ئێمە هەرێکەمانەوە پێستێکمانەیە چوار جۆرە پێستیش هەیە لەو کاتەیە تۆ خسوولەکەی لێ ئەیت و خاولەکەت حازرەکەیت و بە ئاراستی دژە چی کەواتە با بڵێن ئاواهی لوت بۆ خوارەوە اینجا بۆ گوێچکەکانت ئەبێت و ناوچەوانیش هەر بۆ لای خوارەوانە ئەبی ئەو پێستە مردوتەمیانی بڕواکە کەیتە دەرەوە ڕێک پێستێکی مناڵت هەیە پێستێکی ساف نەرم یعنی تۆ بە تەواوەتی ئەم پێستت ئامادە کردو بۆ سیرۆ باشانە تەنها بە خانمانی ئەوزان بۆ پیاوانیش زۆر گرنگە گرنگە ئەو سولەی کە تۆ بەکاری هێنی وەکو سکرەبێک بێت بۆ ئەوی کە ئەو پێستە مردووانە لابایە خۆ هەر سولێک بێت ئەگەر بۆ نە کەسێک ئەو کەوتووە کولفکەوایە ئەوەی دەست نەکەوێت ئەگەر هەر سکرەبێ بەکار بێنێت و خۆی ئاوا بیا لە دەموچایی ئەوە ژەتوانە پێستە مردوەکانی دەموچایی بەتاکیدی بەڵام تکە بە بازنەینە ئەبێت بەو شێوازە بیبیت لەبەر ئەوەی طبقەی ژێرەوەی پێستەکە کە هێشتا دەرنەکەوتۆ نەیڕۆشێنیت چکە بەو سکرابە تۆ ئەیڕۆشێنیت ئەبێت لا ببرێت نەک بیڕۆشێنیت خاولێکە ئەویش هەموو جارێک باسی ئەەکەم کە نابێ ئاوی بەکاربێنرێت ئەبێ ئاواهی بەکاربێن ینی بۆ لەی گەچکەوە ببرێتەوە بۆ شێوازە تۆ هەم یعنی مەساجەکە بۆ دەموچاو کە ئیکەیت تۆ ئەو چرچانە لا ئەبەیتەوانە یعنی بڕواکە زۆر ئیسواری هەیە زۆر تەمەەن ئەگەڕێنێتەوانە زۆر باش ئەمێنی خاتوشانەوە پێمان بڵێ ئێستا ئەگەر خانمێک ئەمڕۆ چوونە دەرەوەیەکێ بێ ئەم شەو بۆ نمونە چۆن بتوانێت مەیکەپێکی پاییزی جوانی شەوانە بکات بە پێش شوێنیشە گۆڕەوە بزانمانە بە پێش شوێنیش مەیکەپەوە گۆڕ
والله خوێ ڕاستەکەی کەوتۆتە سەر ئەو جلوبەرگێکە لە بەری ئەەکەیت کەوتۆتە سەر ڕەنگی چاو قژەکەش جلوبەرگ باش ئێمە لە پاییزە عادەتەن زیاتر ڕەنگێکی تۆخ بەلای قاوەی بەلای خەنەی ئەو ڕەنگانە هەڵ ئەبژێرین لە بەرەوەی لەگەڵ جەوەکە ئەگونجێت وایە یعنی دیقەت بن هیچ کەسێک نبینی لە پایزانیان زستانانە بچە پەمەیەکی زەقت بۆ بکات زیاتر لە هاوینە ئەیکەی بۆ لەبەرەوەی پەمەی ئەها فریش دەرئەکەویت زۆر یعنی چۆن بێڵم زۆر دەم چاوەکە پشووی وەرگرتووە بەڵێت ئیتر دایمە ینی ئەها زۆر پاکیش دەرئەکەویت جوانە لەگەڵ ئەو جەوشتا زۆر ئەگونجە بە تایبەتی لە بەهارانی شەتۆ چتە ناو گوڵ و گوڵسارەوە ڕستن ئەگریت زۆر جوانە میکاجەکە لەگەلا بگونجە بەس تۆ ئێستا هەربیێنەرە بە چای خۆ تۆ ئەچیتە بەهاران ئەچیتە دەرەوانە لە ناو گوڵ و گوزارە ئەگرێت میکاجێکی جەرگیت کردبێ ڕێئەکەوێت ڕێناکە بەستە پاییزا بیکە بڕۆنەوە گەڵای زە دەوانە ڕێک دەرئەکەوی یعنی فەرقی زۆرە ڕەنگەکان بەڵام من هەموو کاتێک ئەڵێم هەم ئەبێ لەگەڵ جلەکەتا بگونجێنی هەم لەگە ڕەنگی قژەکەیە هەیە بۆ نمونە ئەم خوارەوەی ڕەنگی بکی پرتەقاڵیە یعنی ئەبێ بگونجە ئەو ڕەنگە لەگەڵ قژەکەیە لەگەڵ ڕەنگی چاوەکەیە چاوی زۆر دەور ئەبینێت یعنی زۆر شت دەرئەخات باشە چەندە گرنگە ئەو فاوندیشنە ئەو ئەساسی کە تۆ بەکارێنی زۆر نزیک بێ لە ڕەنگی پێستی خۆتەوە نە زۆر سپیتر بێن نە زۆر بۆ نە برۆنستر بێت چەندە گرنگە ئەمە تا چەندێک واکات کە مەیکەپەکە جوانتر دەرکێت چونکە زۆر کەسەیە دەموچاوی و لەمی ئەوانە دوو تۆنی زۆر جیاوەکەیە بەڵێ وەڵا ئەوە زۆر گرنگە لەبەرەوەی کە ئێمە خانمان ئەچین میکیاج ئەکرین فۆندیشنەکرین خۆزگەم و شوێنە دەرفەتی ئەوەی هەبووە کە ئەساسەکە تاقیو کرداتەوە بە تایبەتی ئەبێ لێرە بۆ ئێرە تاقیکەیتەوە لەبەروی هەم ئەبێ بۆ تەبەقی سەرەوە گونجاو بێ هەم ئەبێ بۆ تەبەقی خوارەوە گونجاو بێت لەو حاڵەتەیە ئەگەر دەرفەتی ئەوە هەبێ تاقی بکرێتەوە تەبیعی زۆر باشترێکە یعنی ئەوە گرنگە بەڕاستیت لەبەر کار ئاسانیە بۆ تۆش تۆ ئەگەر ئەساسێکی تۆخ بەکاربێنی مەجبوری بە کۆنسیلەر و بەوانە زیاتر ئیش لەسەر ئەو ئەساسە بکەیت تا لەگەڵ تەبەقی ملیابی گونجێنی تاوانێ ئەگینە قەت کارەکە جوان دەرناچێت بە سەرەکیترین لە مەیکەپادا بنێ بۆ نمونە تۆ ئەگەر ئەو شتە نەکەی هەستەکەی مەیکەپت نەکردووە چاوبرۆ بەڵێ چونکە بەڕای من ئەگەر خانمان بە شێوەیەکی بەسیتیش خزمەتی پێستی خۆیان بکەن پێستیان جوان بێت بڕواکە هەنێکە هەر پێویستی و پێی نییە یعنی سەڕومەتێکی بەسیت لەگەڵ لێوێکی بەسیتە یعنی تۆنێکی وا جوان ئەیا بەدەمەچاوە ئەسڵن پێویستیت بە فۆندیشن و پاودەر و ئۆشتانە نییە بەڵام ئەگەر با بڵین چاوبرۆکە جوان دەرنەچێت بۆت هەمووی یعنی هەنێک کاتۆ ئەڵێ چاوبرۆکەش بەس لە دوایە سێرەکەی دەمەکە ناگونجێ لەگەڵی هەمووی تێک ئەیەتەوە یعنی هەر جوانە تۆنەکان بچنەوە سەر یەکتری یعنی بگونجە لەگەڵێکترە ئەویش طبیعی دڵی خۆت شەرتە یعنی تا چەند حەز بەو تۆنانە ئەەکەی تا چەند ئەتوانی کارکی لەسەری ئێستا من وەکو میکاپ ئارتیستیان هەچ میکاپ ئارتیستێکی تر بێ ئەتوانێت کار لەسەر ئەو ڕنگانە بکات و بە پێی مشتێرەکەی ئەو ئیشە بکە بەڵام کە کەسێک لە ماڵەوە خۆی بۆ خۆی ئەکات ڕەنگە سوزانم ئەها ڕەنێکی تۆنێکی تۆختر هەڵگرە ناتوانێت دوای دەمەکەی لەگەڵا بگونجێنێت زۆر باشە وەکووتمان پێستە مردۆکەمان لێ کردەوە دوایەوە دەستەکەی مەیکەپکردن ئەی دوایەوە دەستەکەین بەچیان ئەو چینانە بۆ نمونە تۆ بینی ئێمە پیاوان زۆر جا کە دیقەتین بۆ نمە چەند چینێکە بۆ ئەساسێکی لێن و زۆرجار پاودەرێکی لێن و دوای سەر ڕوومەتێکی لێن و چیتر ماوە یارمەتیم بە ئەم هەموو چینە لەسەر چینە دوای چۆن لێکرێتەوە لێکردنەوەی مکیاج لێزانینی ئەوێ ئەو بەچی لێ لێزانینی ناوە زۆریش بەسیتە بەس حەز ئەەکەم بە کورتی باسێکی ئەو چینانە بکەم کاتێک ئێمە پێستە مردوەکەمان لێ کردوانە حازرین بۆ سیرۆم هەتا بڕواکە پێستی مردوت هەبێ لە سەری تۆ ناتوانانی بەجارێک بڵی هەر هەمی لێ ئەەکەمەوانن طبیعی ئەمە جەلسەیە تۆ حەمام بە حەمام ئەم ئیشە ئەەکەی بەڵام مدەیەک ئیتربات لێ کە بەڕاستی یعنی زۆر پاک ئەبێ پێستت لە دوای ئەوە وانە تۆ حازری بۆ
سیرۆم ئەتوانی بە هەر مەبەستێک بێ یعنی سیرۆم هەر سیرۆم نییە هەر سیرۆمێک بۆ مەبەستێک دروست کراوە لەبەرەوە تۆ ئەبێ بەپی کێشەکەت یان هەدەفەکەت چییە لە دڵتا توێ پێست بەچی بگات بۆ مەبەستەش تۆ ئەچی ئەو سیرۆمە ئەکریت و بەکاری ئەهێنیت تۆ بۆ نمونە ئەگەر تەمەنت 25 ساڵ بێت یەشتا چەچی لە دەم و چاوتا دروست نەبووە چی پێویستەکە بچی ئانتی ئیج بکڕیت پێویستت پێی نییە ئۆکەی من ئەڵێم دایمە لە 30 ساڵیەوانە دەست بکە بە ئانتی ئیج بەکاری بێنە بۆ لەبەرەوەی ڕێگریت لێ ئەەکە کە تۆ چرچی دروستکەیت بەڵام هەیە بۆ نمونە پەڵە لەسەر دەم و چاوێتی تۆ ئەو پەڵەیە ئەتوانی بە ڤیتامین سی لای بەری بەڵام ڤیتامین سیەکە ئەبێ لە ڕووی سیرۆمەوە بێت لەبەرەوەی زۆر باشتر ئەچێتە تەبەقەی خوارەوەی پێستەکە و کار لەسەر پێست ئەکات چەنەها شتی تر بۆ نمونە نیان سەمیدەیە کە کۆنتترۆلی چوری ئەکا پەڵە لە ئەبایی عنی پرۆدوکت زۆر هەیە بەڵام هەر کەسە و ئەبێ بەپی کێشەکەی بیکرە بەکاری بێنێ و قەتیش سیرۆم تێکەڵ نەکرێت لە شەوێکە لەبەری پێست وەکو ئیسفنجێک بیەنە بەرچاوی خۆتە یەک مادەی بەرێ یەک خۆراکی بەرێ بە ئەو شەوە ئیش لەسەر ئەو خۆراکە بکات لە دوای ئەووانە بە کرێم تەغلیفی ئەەکەی کەواتە تۆ ئەم کرێمەدا ئەنیت وەکو قەمسەڵەیەک بێ بەسەر شتێکە بڵێ تەواو ئەوەنەی خۆراک کە منیاومە پێ و ئیشی لەسەر بکە ئەو کرێمە تەنها دای ئەپۆشێت سیرۆمەکەدا ئەپۆشێت بۆیە ئەو سیرۆمە بە پی کێشەکەت بیکڕە هەموو خانمێک ئەتوانێت چەند سیرۆمێک بکرێت بە پی کێشەکانی بۆ نمونە حەز ئەکانیان سەمیدە بەکاربێنێ لەگەڵ ڤیتامین سیشە زۆر گرنگە کە بەکاریشی بێنیت بەڵام بە پی پلان بیکە بە شەوێک ڤیتامین سی شەوێک نیان سەمیدە شەوێک ئانتی ئیج بەڵام لە یەک شەوە مەچۆ 2 سیرۆم 3 سیرۆم تێکەڵ بکەیت قەت پێستە ناتوانێت کاری لەسەر بکات ئیلا بیکە بە پلان لە لای خۆت اینجا لە دوای ئەوانە یعنی بڕواکەن هیچ کرێمێک بەکارمێنە کە مادی تری تێکەڵ بێ با تەنها شێدارکەرەوە بێ ئەو پێستت زۆر بەپەڕی ئەمێنێتەوە زۆر جوان کاتە گرنگە خانمان سیرۆم و کرێمی شەو و ڕۆژیشیان هەبێ وەکو دوایین پرسیار بۆ ئەوی کە پێستیان بە فرێشی بە جوانی بمێنێت پاسکە ئەو پرسیارت کرد سیرۆم شەوان ئیشی خۆی ئەکات ئەتوانی بە ڕۆژیش بێ لە دەم و چاوت بەڵام بە ڕۆژ ناتوانێت وەکو شەو ئیش بکات لەسەر پێست بۆیە بۆ نمونە ئانتی ئیج ئەگەر پێکهاتی ئانتی ئیج باش دروست کرا بێت گرانە هەرزان نییە بۆیە کاتێک کە تۆ ئەچی ئەم پرۆدوکتە ئەکری و بەم ئەیکڕی حەزیشەکەی ئیشکا لەسەر پێستێت لەبەر ئەوە تەنها شەوان بەکاری بێنە لە بەرەوی شەوان کاتێک ئێمە ئەخەوین باشترین ئیش ئەکا لەسەر پێستێت بۆ شێوازە تۆ ئیسفادەیەکی زۆری لێ کردو بەڵام کە بە ڕۆژ بەکارت هێنا ئەو ئیسفادەی لێ ناکەیت لەبەر ئەوە وەکو وایە پرۆدوکتەکەت سەرف کرد بێ من دایمە ئەڵێم پرۆدوکتە گرانەکانتان هەڵگرن بۆ شەوان ئەوانی کە سیرۆمە هەڵیگرن بۆ شەوان بە ڕۆژ تەنها شێدارکەرەوەیەک بەکار بێنن بۆ تەبەقەی ژێر ئەساسەکەتان زۆر باشە دەستە خۆش بە زانیاریەکانتمان دوومان کردی جارێکی تر سپاس بۆ ڕوونکردنەوانت بە هیوایەوەی کە هەم خارمان و بەشێک لە پیاوانی سوودیان لە زانیاریەکان وەرگرت بێ دووبارە سپاس بۆ